بەڵێ وەک پێشتری ئاماژەم پێگر کە بانکێکی دیکە لە پرۆژەیە ژماری من بەشدارە بێت کە بانکی گەشەپێدانی نێودەوڵەتیە هەشتم بانکی بەشداربووی پرۆژەیە ژماری منە بۆ بانکیکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کاتە پرۆژەیە ژماری من فراوانترە بێت ناگەڕێتە دواوە. ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد علی شرۆڤەکاری ئابووری و شارەزای دارایی. دکتۆر بەخێر بێت. زۆر سپاس دکتۆر. بانک لە دوای بانک دێنە نێو پرۆژەی هەژماری من لە ماوەکانی ڕابردووشدا زۆر قسە و باس کرا پرۆژێ شکستی هێنێ سەرکەوتو نابێت دەبێت کۆتایی پێبێت ئەگەر وایە ئەم بانکە عێراقیانە بۆ سەریان گرتو بێنە نێو هەژماری منەوە. پێشتر سڵاو لە بەڕێز لەبینە ڕووبی سەرانی کێبیست و چاری ئازیز بێگومان هەر پێشتریش پێش سەمانگێک لەسەر لەو بەرنامەیەدا باسمان لەوەی کرد بانقی دیکەش دێنە بەرەوەی هەژماری من خۆی لە خۆیدا شۆڕشێکە لە بواری کارجێری و دارایی و ئابووری کوردستان کەواتە کە بیرۆکە خۆی دەنوێنی خۆشی کارەکانی خۆی ئەنجام دەدا هەر چەندەکە کەم و کورتیشی هەبی بەڵام لە دواییدا سەرکەوتنەکی زۆرە لە بۆ حکوومەت و لە بۆ فەرمانبەرانیش لە هەردوو ڕۆوە هەم ئەوەی فەرمانبەران بە مافەکانی خۆیان بگەن بە شێوازێکی سەردەمیانە هەمیشەوەی حکوومەت بەو شێوەیەی کە ئەوڕۆ پێویستە موچەی فەرمانبەران بگەێنتە دەستیان و لە پاشانش خزمەت گوزاریەکانی دیکەی کە لەناو هەژماری من هەیە بگا بە فەرمانبەران من پێم وا بوو ئێستش پێم وایە زۆر لەوە زیاتر دەبێت بەرەوەی هەر لە بۆ زانیاری جەنابتە 56 بانکی ئەهلی لە عێراقدا هەیە من پێم وایە ئەووا بڕوە هەر هەمویان هەر 56 ڕۆژێک لە ڕۆژان دێن کاری ژناو ئەو پرۆژە پیرۆزە دەکەن. بەڵێ دکتۆر چی بکرین چی بکرێت یاخود با بڵێم کە ئەم پرۆژێ زیاتر بەڕۆ پێش ببین هەژماری من پێم وایە دۆخەکە وا بوو نانی کەم و کوڕی هەبوو دەتانێت بنێ دەکرا باشتر بکرێتنەوەی ئێستا هەیە بۆ نمونە لە نای ڕۆشناکردنی فەرمانبەران ئەوانەی موچە وەردەگرن و دەبینێ زۆرجار لە دەستگایەکانی ڕاگەیاندن یان لە شێوە لە سوسیال میدیاکان خەڵکێک باز دەکە کە دەچی موچەکەی دەبینی لە ئایتیمەکانیان لە باقەکان لە شێوازی کارکردن بە کارتەکەی لە ئەو ڕۆشناکردنە نەبوو لەوە فەرمانبەران پێم وابوو ئەوە یەکیانە یەک لەوانەوە بوو کە زیاتر دەبای کار بکرێت بە سیمینار و کۆڕ و کۆبنەوە لەناو فەرمانگایەکان بەڵام ئەوە بۆ نەکرا لەبەرەوەی ئەوەی دووەمینەکە من باسی دەکەم ئێستش من پێم وایە هەژماری منێ پێویستی بە دەستەیەک هەیە پێویستی بە دەستگایەک وەک دەستەیەک ئەو کاروبارە بەڕێوە بووبە نەگو بتە بەشێک یان بەڕێوەبەراتیەک یان بیرۆکەیەک وەک ئێستا ئەوەی کاری پێدەکرێت لەلایەن وەزارەتی داراییەوە لەبەرەوەی هەرچی زۆر قورستر دەبێت پرۆژەکە گەورەیە گەورەتریش پێویست بە دامازراندنێکی ناولێنانێکی هەیە بە تەنیایی لە ناو سەر بە وەزارەتی داراییش بەڵام ئەوەی ئێستا بۆ شێوازەکە دەکرێتن من پێم وایە لەمە دووە ئەچی زۆر قورستر دەبێت پێویستە بە دەستگاکردن بکرێتن لەبەرەوەیگە بە دەستگاکردن بکرێت وەک جەنابەت ئاگاداری لەناو هەژماری من قەرز هەیە سو هەیە سوود هەیە کڕینی فرۆشتن دەبیتن ما خزمەت گوزاری زیادی تێدا دەبی من پێم وایە بۆ شێوازێکە ئێستا دەکرێت ئەو باقە بەڕێزانە کە ئێستا هاتینە ناو ئەو پرۆژەیە من پێم وایە لینکەکی زیاتریان پێویستە لە ناو حکوومەت دەویش بە دامەزراندنی دەستەکی گشتی هەژماری من ئەو کات من پێم وایە زۆر چاکتر لەوەی ئێستا خزمەت گوزاریەکانی پێشکەش بە ئەو ڕۆگە فەرمانبەربی بەیانی خزمەت بە بازرگانەکانیش دەکرد لەبەرەوە فەرمانبەرە بێگومان بەو کارتەی پێویستی بە کڕین دەبی بە تەقسیت دەبی بە دانانی قەرزی خزمەت گوزارەکانی باقەکانی دیکە دەبیتن کەواتە من پێم وایە ئێستا کار بکرێتن بکرێت بە دەستەیەک یان هەر ناوەچی لێ دەندری دەستەیە یان دەتان بڵین کۆمپانیایەکی گشتی حکوومەت و ئەو باقانە تێدا هاوبەش بن بەڵام بەو شێوازەی ئێستا من پێ دەیبینم پێویستی بە گۆڕانکاریەکیە. بەڵێ دکتۆر بەردەوام باس لە کوردستانێکی بەهێز دەکرێت ئەوە دروشمێکیشەکە لە ئەمریکاشە باسی ناوی هات لە عێراقا ناوی دێ لە کوردستانە ناوی دێ کوردستانێکی بەهێز بێگومان بە ئابوووریەکی بەهێز دەبێت و ئابوووریەکی بەهێزیش پێویستی بە داراییەکی بەهێزە بێگومان دارایی بەهێز بنەماکانی چین بانک و سیستمی بانک دەتوانین بڵێ نیشەکە لە بنەماکانی داراییەکی بەهێز پێش هەموو شتەشی لە هەموو دنیا سەرمایە ترسنۆکە لە هەر وڵاتێکی ئەگەر ئاسایش بەرقەرار نەبی یان سیاسەتی دارایی ئەو وڵاتە لە ڕووی ئەو شێوازەکە ئێستەمە کاتێ دەکەن لە ڕووی زەریبەوە لە ڕووی یاسایەکانیەوە
ئەگەر هەر ڕۆژێ بە شێوەک لە شێوەکانیان هەر ڕۆژێ گۆڕانکاری لەسەربێ ئەو کاتە بێگومان ئەو کێڕی ئەو دارایی ئەو وڵاتە یان ئابووری ئەو وڵاتە بە شێوەک باز دەکرێتن کە تەزەبزوبی تێدا یعنی دڵاڕاوچەی تێدا هەیە بێگومانەوە ئەو کاتی ئەو ئابوووریە ترسنۆکە یان نەخۆشە بەڵام وەگەوی ئێستەمە دەبینی کە کارێک دەکرێتن و دیفاعی لێ دەکرێت و بەردەوامی تێدا دەبێت من پێم وایە لە ئاخری بێگومان سەرکەوتنێکی گەورەیە بۆ هەموو حکوومەت بۆ بوونی وەک هەرێمی کوردستانی سەرکەوتنێکی گەورەی تێدا دەبی بەڵام من پێم وایە دیسان دەرێمەوە بە گۆڕینی شێوازەکەی بەوەی ئێستاکە هەیە بە خزمەتە جزئیاتتر پێشکەش دەکات. بەڵێ پرۆژەی هەژماری من تا چەند نەتوانێت متمانە بۆ هاوڵاتی بگەڕێنێتەوە لە متمانەکردنی بە بانک تاکو ئێستاشی لەگەڵا بێت هەندێک خەڵکەڵێ پارەکەم بە لە ماڵی خۆما بێ هەندێک کەس ئێستا شێکەتە ناو سەرینەکەی و شوان سەری لەسەردانێ و ئەخەوێ کێ متمانەیەم پرۆژێت توانێ و متمانێ بگەڕێنێتەوە بۆ خەڵک چ ئەو پارەی هەیەی لە ماڵەوە و ئەو پارێشی کە ڕەنگە پێویستی نەبێت لە موچەکەی وەری بگرێت لە بانک دابنێ بێخە من پێم هەر کاتێک ئەگەر لە کاتی خۆی موچەکە درا و کاریش بە لەگەڵ موچەکە کرا لە خەرجی و لە داهاتی موچەکە ناو بانقە بە شێوازێک لە شێوازە خۆی قەناعەتێک دروست دەکە لە لای هاوڵاتیانی دیکەژ لای بازرگانەکان کەش بۆ نمونە بەیانی ئەگەر هەژماری من کەتە سەرسکەیەکی تەواو من بەجەنا بدرم هەموو باقەکانی عێراق بێگومان دێنە ناو ئەو پرۆژە لە بەرەوەی سوود لێ وەردەگرن سوودی دوولایەنی هەیە حکوومەت ماگانە 750 میلیۆن دلار دەخاتە ناو هەژماری من پارێکی کەم نییە ئەوە تا باقەکانی دیکە کە بازرگانینە باقاهلیەکان نییە سوود لەوەی وەگرن ئەوە کە باقەکان ڕێژێک لە ڕێژەکان کە سەتاییەکە هەموو کاتێک قازانج دەکەن کۆمپانیەکانی دیکەژێن بۆ نمونە کە کۆمپانیەکانی فرۆشتنی ئۆتۆمبیل یان کۆمپانیەکانی فرۆشتنی خانوو یان کۆمپانیەکانی فرۆشتنی لە تورکیا و لە وڵاتانی دەورا پشت جناب داگەداری تا جلوبەرگ و پێداویستەکانی مرۆڤیش تا خستەخانەکانیش ئەو تا دەرمانخانەکانیش بەو کاتە دەکرێتە تەقسیت لە بۆ 12 مانگ کەواتە هەموو بازرگانەکان بۆیە بە جەنابەتم گوت هەژماری من گەورە دەبی سەرکەوتنێکی باشی بەدەستنیایە تا ئێستا بەڵام کە گەورە بوو ئەوانەی هاتە ناوێ بۆ شێوازەی ئێستا من پێم وایە دیسان درێمەوە بکرێتە دەستەک بەرەوەی گەلە گەورەتر دەبی لەوەی ئەمە دەبێت کاری حکوومەتێک بە تەواوەتی کاری هەموو هەر 22 وەزارەت دەکەوێتە سەرشانی ئەوەیە کەواتە لێرەدا بە بەکارهێنانی کارت بۆ بوونی متمانەکە موچەکانیان لە کاتی خۆیان وەردەگرن کۆمپانیاکان و باقەکان دێن داوە لە حکوومەت دەکەن کە بەشدار بن. بەڵێ زۆر جارەوترێت کە پرۆژەی هەژماری من باشترە لە تەوتینی عراقی هەندێک جار لای خەڵک گومانەڵێن نا ئەبێت تەوتینەکە باشتر بێت ئەوش ڕەنگە هەندێک جار بۆی ئەوە بێ و فشارەدارایی کە لە هەرێمی کوردستانە درێ لە کاتی خۆیان ناتوانێت موچە بدات ئەم بڕای لای خەڵک دروست کرد بێ تۆ وەک شارەزایەکی دارایی کامیان بە باشەزانانی ئەو شێ تەوتینە زیاتر سیاسی بوو بە ڕێزی من کە لە سەما کە فەرزەوە ئەو کەلیمەی تەوتین کە لە سەما بەمە دەرێن دەبی بۆ شێوازی لە بەغدانیە هەر فەرمانبەرێک لە فەرمانبەرەکانی عێراق بۆی هەیە بچی لەو 56 باقەیە و 58 باقە بچی پارەی خۆی ڕاکێشیتن ملزەمین لە ڕەشید و ڕافیدێن وەگەوەی لە سەمایان ئیلزام کردیا بچین ینی بەو شێوازێک کە بڕیارەکە لێ دەرچووە لە هەر 56 باقەکانی بەغدا فەرمانبەران بۆیان هەیە بەو کارتێک کە هەیەە بەو کرێدی کارتی ویزە کارتە هەرچی ناوی لێدەنێ لێنێ ئەو کارتە بانقیە دانەوەکانی وەگرن بەڵام بە بەرامبەر 1 لە ملیۆن ئەگەر تۆ معاشت 2 ملیۆن بی 2000 دینار باقەکان وەردەگەی بەڵام بەداخەوە پێم وایە زیاتر کاردانەوەشی سیاسی هەبوو بە دوادەکە دەرێدە ئیل لە دەبی لە ڕەشید و ڕافیدی واگری بەڵام بە خۆیان وانینە لە ناو عێراقدا وانینە پێم وایە سەرکەوتنی ئەو پرۆژەیە کە هەژماری منە لە لای بەغداوە تا ئێستا حەزم ناکرێت پێیان حەزم ناکرێتن کە کورد بە بیرۆکەی خۆی و بەو کەرستی کە لە دەستی خۆیتی پرۆژێکی وها سەرکەوت پێیان خۆش. بەڵێ دکتۆر ئەگەر بە کورتی شۆڵان بیت تۆ سپاس دەکەم بۆ هاوڵاتیان بەگشتی بە موچە خۆر بەوانەشی لە کەرتی تایبەتە کارەکەن تا چەند گرنگە و یان بۆ گرنگە مامەڵە بە کارتی بانکی بکە بە ئەلکترۆنی بکات چ دواتر و کوتوتە بۆ بازرگانان بۆ دوکاندارێکیش وەکو لە ماوەی چەند جارێکم ڕووداوە ئەگەرکەوتنەوەە ڕوویداوەی وت 5 دلارم سوتاوە ئەو باسیەکرد 10 ملیۆن دینارم سوتاوە ئەگەر ئەمانە بە بانکی کار بکەن تووشێم زیان نابن
نەخێر بێگومان لەبەرەوەی سیستەمی دارایی جیهان ئێستا بوویتە ژمارەکەش لە ناو کارتەدایە سیولەش نییە پێویستی بە سوولەی نییە کە هەموو کاتێک تۆ بچی سوولەکەت بەدەستکەی بۆ نمونە من راپۆرتەکەم خوێندەوە لە تورکیا وڵاتی تورکیا ماگانە حکومەت 130 لە هەموو موچەکان لە 130 بژمەی داخل دەکا ئەوانەی کە هەموو ژمارە دەسوڕێتەوە لە کڕین لە فرۆشتن لە خزمەت گوزارەکانیان لە هەموو شتەکانیان کەواتە حکوومەت ئەو کاتی منەوەی لێرە بە ڕاشکاوانە دەرێم لە خزمەتی فەرمانبەرانە ئەوڕۆ بستە سەر کارتەکەی لەبەرەوەی هەموو کاتێک حکوومەت دەتانی ئەو پارەی بەکارژەبوونەوەکەیدان ئەوش دەتانی لە جاتیەوەی بێ نمونە باز دەکەن ڕۆژانە بە پێویستی خۆی پارەکەی سەحب دەکەن نەگوت جەناب دەگوتنی پارەکەی وەگری لە ژێر بالیفەکەی خۆی دانێ مەترسیشی لەسەربی کارێکیکەش هەیە ئەگەر من پێم وایە ئەگەر بەردەوام بیتن بۆ شێوازە کێستە باز دەکەین ئەو پارەیە کەگەر زیادیش بکاتن لەوێدار دەتانن بەشانە بکاتن بیکاتە تەوفیر دەتان لە جاری دانێتن سوشی لێوەگرێتەوە لە شێوەک لە شێوەکان یعنی بۆبی باشە بەڵام بەداخەوە منەوەی دەرم دەستپێکەکەی لە کاتێک بوو دیسان دەرێنەوە ڕۆشناکردنی خەڵکەکەی تێدا وەک پێویست نەبوو نالێن نەکرا بەڵام ئێستش من پێم وایە دەبی ئەو پرۆژەیە بە شێوەک لە شێوەکان زیاتر بدرێت هەڵات زۆر زیاتر پێوە بێت باشتر دێت بەڕێز دکتۆر محەممەد علی شرۆڤەکاری ئابووری و شارەزای دارایی سپاس بەخێراتی.